هەرچیەکان کران بە سوتەمەنی سیناریۆکەی پارتی یاری پێکێنانی حکومەت. سیناریۆکەی پارتی هێندە پەیوەندی بە ململانەی پێکێنانی حکومەتی نوێی عێراق و هەرێمی کوردستانەوە هەیە، هێندە پەیوەندی بە هەرچیەکانەوە نییە. هەر ئەمەش هەرێمی کوردستان ڕووبات و نێرێکی تاریک دەبات. مانگی حوتی ئەمساڵ خورشید هەرچی بە چەکی قۆز ڕوبەڕووی هێزەکانی پارتی بۆوە، بەڵام لە بری لێپرسینەوەی یاسا خەڵات کرا. ئەوەی لە ڕۆژانی ڕابردوو ڕوویدا هەرچیەکان قوربانی بوون، بەڵام پارتی سیناریۆکەی پێچەوانە کردەوە. دەیەوێت بۆ بەرژەوەندی خۆی دۆسیەکە بەکاربێنێت. نێچیروان عیسا هەرچی لێپرسراوی کۆمیتەی چارچەلی یەکێتی دووجار کاندیدێ و حیزبە بۆ لە پارێزگای مووسڵ. دەنگێکی زۆری هەرچیەکانی بەدەست هێناوە. پەیوەندێکی بەهێزی هەبوو لەگەڵ جەوهەر ئاغای هەرچی کە دانیشتووی مووسڵە. هەرەوە شۆکارە بۆ ئەوەی وەکو کارتی سیاسی لە دژی یەکێتی و حکوومەتی عێراق بەکاری بێنێت. پارتی دەیەوێت لە پێکێنانی حکوومەتی هەرێمدا دۆسی دەستگیرکردنی کادرەکەی لە دژی یەکێتی بەکاربێنێت. بێگومان لە ڕۆژانی داهاتووشدا داوای ڕادەستکردنی جەوهەر ئاغای هەرچی لە دژی حکوومەتی عێراقی دەهێنێتە بەرباس. بەم دوو هۆکارە و بە سەرنجدان لە ناکۆشەکانی ماوەی ڕابردوو ئەوەی پارتی مەبەستێتی هەرچیەکان نییە، بەڵکو مەبەستی هەردوو حکوومەتی هەرێم و عێراقە، لەبەرەوەی هیچ کارتێکی لە بەرامبەر یەکێتی و هێزە شیعەکان بەدەستەوە نییە. دەیەوێت ئەم دۆسیە بەکاربێنێت. ئەمەش بۆمی دروستبوونەوەی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان قوڵ دەکاتەوە. هەر بۆیە دەیەوێت دوایین بزمار بدات لە تابوتی لێگەڵە.